السلام عليكم. من بڕیار عەتام خوێندکاری قۆناغی سێمی کۆلێژی دەرمانسازی. منیش محەممەد جعفەر خوێندکاری قۆناغی سێمی کۆلێژی پزیشکی دان. ئەرک و ئامانجی ئێمە بریتیە لە دۆزینەوەی کێشە و بۆشایی لە بوارە ئەکادیمی و زانستیەکانە و چارەسەرکردنیان لە ڕێگەی کارکردن بە شێوەی تیمەوە. لە پرۆژەی ئەم جارەماندا لەپای هەستکردن بە بەرپرسیارەتی بەرامبەر خوێندکارانی کۆلێژی خۆمان و خوێندکارانی قۆناغی یەکەمی کۆلێژە پزیشکیەکان بڕیارماندا بە ئەنجامدانی کۆمەڵێک ڤیدیۆ بۆیان. کە لەم ڤیدیۆیانەدا باسی هەرێکە لە داهاتوو ناساندنی کۆلێژەکان، سیستەمی خوێندن، وانەکان و شێوازی خوێندن، ژینگەی زانکۆ و کۆمەڵێک بابەتی تر لەلایەن ستافێکی هەڵبژێردراوە دەکرێت کە هەرێکیان خوێندکاری زیرەک و لایەتووی کۆلێژەکانی خۆیانن. ئینشاءڵڵا دەبێتە سەرەتا و بنچینە و ڕێبەرێکی باش بۆ خوێندکارانی کە ئەمساڵ لە کۆلێژە پزیشکیەکان وەرگیراون، هەروەها بۆ خوێندکارانی کە لە داهاتووە لە کۆلێژە پزیشکیەکان وەردەگرین ئینشاءڵڵا. ئێستاش دەچینە لای هاوڕێیانمان لە کۆلێژی ڤێتەرنەری بۆ خستنەڕووی بابەتەکانیان. کۆلێژی پزیشکی ڤێتەرنەری یەکێکە لە کۆلێژە پزیشکەکان کە لە بەرواری دەی 1995 لە زانکۆی سلێمانی وەکو یەکەمین کۆلێژ لە پسپۆڕیدا لەبەر زۆری پێویستی ناوچەکە بۆ بەشەوە بەهۆی زۆربوونی سامانی ئاژەڵ بەمەستی چارەسەرکردنی نەخۆشە ئاژەڵەکان و هەروەها ئەو نەخۆشانی کە لە ئاژەڵان دەگوازرێن و بۆ مرۆڤ دامەزرا. یەکەم ڕاگری ئەم کۆلێژە دکتۆر جەلال مەجید شەریف بووە کە هەر خۆشی یەکێک بووە لە دامەزرێنرانی کۆلێژەکە و هەروەها لە ساڵی 2000 بۆ 2001 یەکەم دەستەی دەرچوان لە کۆلێژی پزیشکی ڤێتەرنەری زانکۆی سلێمانی بڕوانامەی بەکارهێنان لەباری پزیشکی ڤێتەرنەریدا بەدەستهێنا. کۆلێژی پزیشکی ڤێتەرنەری تەنها لە زانکۆی سلێمانی نیمانە، بەڵکو لە هەر یەکە لە شارەکانی دوهۆک و هەولێر هەروەها پەیمانگەکانی کەلار و شەقڵاوە ئەم بەشە کراوەتەوە خوێندکار تێدا وەرگیراوە. خوێندن لە کۆلێژی پزیشکی ڤێتەرنەری بۆ ماوەی 5 ساڵە کە لە کۆلێژەکەماندا سیستمی بۆڵۆنیا پێڕەو دەکرێت کە بۆ یەکەم جار ئەم سیستەمە لە ساڵی 1999 لە ئیتالیا لە شاری بۆڵۆنیا پێڕەو کراوە و لە کۆلێژەکەی ئێمەش لە ساڵی 2019 بۆ 2020 پێڕەو دەکرێت و بە شێوازێکی گشتی لە قۆناغەکانی یەکەم و دووەم و سێمدا بیسیک ساینس واتە زانستە بنچینەیەکان وەردەگیرێت کە ئەتوانین بڵێن هاوبەشە لە نێوان کۆلێژە پزیشکەکاندا، بەڵام لە قۆناغی چوارەم و پێنجەمدا ئەو زانستانە وەردەگیرێت کە تایبەتە بە پزیشکی ڤێتەرنەری و لە کۆتاییدا خوێندکار ئەبێتە هەڵگیری بڕوانامەی پزیشکی ڤێتەرنەری و هەروەها نەشتەرگەری گشتی. کۆلێژی پزیشکی ڤێتەرنەری لە زانکۆی سلێمانی پێکدێت لە 5 لقی سەرەکی. لقی یەکەمینیان بریتیە لە دیپارتمنت ئۆف بیسیک ساینس واتە لقی زانستە بنچینەیەکان. لقی دووەمیان بریتیە لە دیپارتمنت ئۆف ئاناتۆمی ئەند هیستۆپاثۆلۆژی واتە لقی توێکاری و هەروەها نەخۆشی زانی. سێهەمینیان بریتیە لە دیپارتمنت ئۆف مایکرۆبایۆلۆژی واتە لقی مایکرۆبایۆلۆژی. ئەم سێ لقی کە باسمان کرد لە قۆناغەکان 1 و 2 و 3 بە درێژەکێشی خوێندکاران ئەیخوێنن. لقی چوارەمینیان بریتیە لە دیپارتمنت ئۆف سەرجری ئەند فیلیۆژینۆلۆژی واتە لقی نەشتەرگەری و هەروەها نەخۆشیەکانی زاوزێ. لقی پێنجەمینیان بریتیە لە دیپارتمنت ئۆف کلینیک ئەند ئینتەرنەل مدیسن واتە لقی هەناوی و هەروەها کلینیک. ئەم دوو بەشی کۆتایی لە مەرحەلەکانی 4 و 5 بە تەفسیل دەخوێنرێ. ئێمە وەکو پزیشکی ڤێتەرنەری مامەڵە لەگەڵ کۆمەڵە ئاژەڵی جۆر بە جۆر دەکەین کە پێگاتن لەم ئاژەڵانە وەکو کاوێشکەرەکان، بەرزە وڵاخەکان، ئاژەڵە ماڵیە بچووکەکان، هەروەها لەگەڵ پەلەوەر و باڵندەکان، هەروەها لەگەڵ ماسی. ئێمە وەکو پزیشکی ڤێتەرنەری دەتوانین لە کلینیکەکاندا کار بکەین کە دەتوانین ئەم کارانە لە کلینیکەکانمان ئەنجام بدەین وەکو پشکنینێکی گشتی بۆ ئاژەڵەکە، هەروەها ئەنجامدانی جۆرەها کاری وەکو تیشک، ئەنجامدانی بێهۆشکردن پێش نەشتەرگەریەکان، هەروەها دەتوانین نەشتەرگەری نەزۆکردن و خەساندن و شکاوی و جۆرەها نەشتەرگەری تر ئەنجام بدەین. هەروەها دەتوانین ئەنجامدانی تیشکیان بۆ بکەین لە کاتی شکاویدا، هەروەها هەر هەوکردنێکیان هەبێت تایبەت بە دەمودانی ئاژەڵەکە دەتوانین بۆیان چارەسەر بکەین، بۆیان پاک بکەینەوە و چارەسەریان بۆ بکەین. وەکو پزیشکی ڤێتەرنەری دەتوانین لە دەرمانخانەکاندا کار بکەین کە بەپێی جۆری نەخۆشەکان دەتوانین دەرمانی تایبەت بدەین بە ئاژەڵەکان.
ئێمە وەکو پزیشکی ڤێتەرنەری دەتوانین لە تاقیەکاندا ئیش بکەین بۆ دیاریکردنی نەخۆشی لە خوێن و پیسایی و میزی ئاژەڵەکاندا و دیاریکردنی مشەخۆرەکان و ڤایرۆس و بەکتریاکان. ئێمە وەکو پزیشکی ڤێتەرنەری دەتوانین سەرپەرشتی کێڵگە ئاژەڵەکان بکەین وەکو کێڵگەی کاوێشکەرەکان کە بێگاتوە لە مەڕ و مانگا و بزن و ئەم بابەتانە، کێڵگە ئەسپیەکان، کێڵگەی باڵندە و پەلەوەرەکان، هەروەها حەوزی ماسی. ئێرە تاقیگەی فیسیۆلۆژیە. لەم تاقیگەیەدا چەندین جۆری پشکنینی خوێن دەکرێت لەوانە CBC و RBC و YBC و هەروەها بڵەت شوگەر و هەروەها لەم شوێنەدا وانەی بایۆکیمیستریە خوێنرێت. ئێرە تاقیگەی هیستۆپاثۆلۆژیە، یعنی تاقیگەی نەخۆشی زانی کە تیایدا نمونەی شانەیی لە ئاژەڵان وەردەگیرێت و لە ژێرگرتنیدا سیر دەکرێت بۆ دەستنیشانکردنی کۆمەڵێک نەخۆشی جیاواز بە تایبەتی ئەو نەخۆشیانەی کە پێیان دەگوترێت نەخۆشیە شێرپەنجەیەکە. ئێرە تاقیگەی مایکرۆبایۆلۆژیە. لەم تاقیگەیەدا خوێندکاران دکتۆرەکان خوێندن لەسەر بەکتریا دەکەن، هەم لەسەریان ئەخێنن هەم کاری چاندنیان بۆکەن، جا ئەمەش بۆ چەندین بەستی جاجا یەکێک لەوانە دیاریکردنی دەرمانی تایبەتە بۆ هەر بەکتریایەک. ئێرە لابی بەرگریزانیان لە کۆلێژی ڤێتەرنەری سلێمانی. لەم لابەدا دوو بابەتی سەرەکی دەخوێنرێت، یەکەمیان مایکۆلۆجی کە خوێندنی کەڕوەکانە و دووەمیان بەرگریزانی کە بابەتێکی زۆ گرنگە لە بواری ڤێتەرنەریدا. و لەم لابەدا زەرعی ڤایرۆسەکان دەکرێت بە تایبەت ئەو ڤایرۆسانێک کە مامەڵەیان ئاسانە بۆ دکتۆران و خوێندکاران بۆ ئەوەی بە تەواوەتی لە ڤایرۆسەکان و ئیشەکانیان و هەروەها ئیفێکتەکانیان لەسەر لەش دەربکەوێت و هەروەها لێکۆڵنەوەی لەسەر بکرێت بۆ دۆزینەوەی باشترین چارەسەر بۆ ئاژەڵەکان. لە تاقیگەی توکاریدا لێردا توکاری بۆ هەموو ئەندامە جیاوازەکانی ئاژەڵەکان دەکەین بە تایبەت ئێسک و ماسک و ئەندام هەناویەکان و هەروەها جیاوازەکانیان دەخینە ڕوو بە تایبەت لە ئاژەڵان کە لای خۆمان زۆر باون، بۆ نمونە مەڕ و مانگا و سەگ و ئەسپ. ئەمەش لە پێنا ئەوەی دکتۆری ڤێتەرنەری لەداتوودا بتوانێت خواردنی حەڵاڵ و حەرام و هەروەها جۆری ئاژەڵەکە دیاری بکە تەنها ببینینی ئەندامی ئاژەڵەکە. یەکێکی تر لە تاقیگەکانی کۆلێژەکەمان تاقیگەی نەخۆشیەکانی ماسە. لێرەدا خوێندکارانی قۆناغی سێم و پێنجەم وانەی دەرسی عملی تێدا دەخوێنن پەیوەست بە زیندەوەرە ئاویەکان بە گشتی و ماسی بە تایبەتی و ئەو بەحسانەیە کە پەیوەستن بە ماسی لێرەدا کاریانە سەر دەکرێت. ئێرە ئۆفیسی چالاکی خوێندکارانە کە تێدا بڕیار لەسەر کار و چالاکی خوێندکاران دەدرێت. لە تاقیگەی توێژینەوەدا چەندین ئامێری پێشکەوت و ناوازەمان هەیە، بۆ نمونە ڕیڵتایم PCR و کۆنڤێژناڵ PCR و ئینکیوبیتەر و ئیلایزا و هەروها بێتەوە ئۆڤن و مایکرۆسکۆپ و سێڵ کەڵچەر. ئەمەش بۆ ئەوەی قوتابیانی بەکالۆرێس و ماستەر و دکتۆرا و هەروەها مامۆستا و دکتۆرەکانیش بتوانن بە باشترین شێواز توێژینەوەکانیان ئەنجام بدەن و ئاستی کۆلێژەکە و پاشان زانکۆکەش بەرز بکەنەوە. لێرە لە کتێبخانەی کۆلێژەکەماندا چەندین جۆری کتێب و سەرچاوی زانستیمان هەیە کە خوێندکاران دەتوانن بەکاری بهێنن لە ماوەی 5 ساڵی خوێندنیاندا کە ئەو زانستانە هەمویان پەیوەستن بە زانستی پزیشکی ڤێتەرنەری. سڵاتان لێبێ. ئێرە نەخۆشخانەی ڤێتەرنەری فێرکاریە. لێرە ئامادەین بۆ پشکنینی تەواوەتی و دەستنیشانکردن و چارەسەرکردنی نەخۆشی ئاژەڵەکانتان لەلایەن پزیشکی بەتوانە و پسپۆڕەوە بەبێ بەرامبەر و هەروەها پێدانی ڕێنمایی تەواو دەربارەی ئاژەڵەکانتان بە خاوەن ئاژەڵەکان. نەخۆشخانەکەمان لە دوو نوهمی سەرکی پێکاتەوە کە پێکاتەوە لە هۆڵی خوێندن. تاقیگەیەک بۆ ئەنجامدانی پشکنینی تەواوەتی بۆ نەخۆشیەکان و دیاریکردن و دەستنیشانکردنیان و هۆڵی نەشتەرگەری و ژووری تیشک و ژووری توێژینەوەمان هەیە بۆ ئەنجامدانی توێژینەوەی زانستی. پلانەی ئاژەڵانمان هەیە کە لێرەدا ئاژەڵەکانتان لەژێر چاودێری وردی خوێندکارانی قۆناغی 4ەم و 5ەمی کۆلێژەکەمانە بن. ئێرە هۆڵی نەشتەرگەریە لە نەخۆشخانەی ڤێتەرنەری سلێمانی. ئەم هۆڵە لە 3 بەشی سەرەکی پێک دێت. بەشی یەکەمیان بەشی موتاشین و پاکردنەوەی ئاژەڵەکە و بەشی دووەمیان بەشی سەڵکردن و بەشی سێمیان نەشتەرگەری. ئەم بەشە تایبەتە بە
ئامادەکردن و تاشین و پاکردنەوەی ئاژەڵەکە و دووەمیان کە تایبەتە بەسەرکردن لەلایەن دکتۆری پسپۆڕۆ ئەنجام دەدرێت و بەشی سێمیشیان بەشی سێرجری یاخود بەشی نەشتەرگەریە کە چەندین نەشتەرگەری جیاواز ئەنجام دەدرێت لێرە لەلایەن دکتۆرانی پسپۆڕەوە و هەروەها خوێندکارانیش دەتوانن ڕاستەوخۆ بینەر بن بە شێوازی بەرکەوتەی ڕاستەوخۆ بۆ ئەوەی زیاتر فێر بن و دەستیان ڕابێن بۆ داهاتوو. ئێرە تاقیکردن کە پاتۆلۆجیە لە نەخۆشخانەی فێرکاری بێتەنەری کە چەندین پشکنینی جیاوازی تاقیگەی تێدا ئەنجام دەدرێت بۆ ئەو نمونانی کە دەهێنێرە بۆ نەخۆشخانەکەمان لاڕێی ئامێر و کەرەسەی تایبەتەوانە لەلایەن پزیشکی پسپۆڕانە بۆ دڵنیابوونەوە لە هەبوونی ئەو نەخۆشانی کە لە ڕێگەی پشکنینی تاقیگەیوانە دەستنیشان دەکرێن و بە پێدانی چارەسەری تەواوکەن. لێرانە خوێندکارانی قۆناغی چارەم و پێنجەم بە ئەمەلی هەموو پشکنینە تاقیگەکان ئەنجام دەدەن و وەلێکدانەوە بۆ ئەنجامەکانیان دەکەن بۆی شارزایکی تەواوان هەبێت و لە داهاتەوە بنە پزیشکی سەرکەوتو و تەندروستی ئاژەڵەکانتان پارێز. ئێرە ژووری تیشکە کە بەشێکتری نەخۆشخانەکەمانە لێردا ئامێرێکی پێشکەوتی تیشکمانەیە کە بەکاردێنێرە بۆ دەستنیشانکردنی هەموو کێشەکانی ئێسک و شکاوی بە لەبەرگرتنی جلێکی تایبەت بۆ دووربوون لە هەر کێشێکی تەندروستی. پێویستە هەرێک لە ئێمە کاتێ ئەم بەشە هەڵەبژێرین خۆشەویستێکی ڕۆحیمان هەم بۆ ئاژەڵەکە و هەم بۆ پیشەکەمان هەبێ هەمیشە پیشەکەمان لا بەرز و بەنرخ بێت بە شانازیەوە بڵین کە من پزیشکی ڤێتنەریم چونکە گەروانە بێ ڕەنگە بێزار و ماندوو بیت وەنابێ ئێمەی پزیشک کاتێ ئاژەڵێک دەهێنرێتە لامان تەنها بیرمان لای دەستکەوتنی بڕێک پارە بێ بەڵکو گرنگترین شت چارەسەرکردنی بوونەوەرێکی بێزمانە لە ئازار و ئەشکەنجە و باشبوونی تەندروستی ئاژەڵەکەیە هەروکو عەبدوڵڵای کوڕی عومەر دەگێڕێتەوە کە پێغەمبەرمان صلی الله عليه وسلم فەرموویەتی میهرەبان بن لەلایەن میهرەبانەوە ڕەحمتان پێ دەکرێن بە ڕەحم و بەزەیی بن لەگەڵ ئەوانی لەسەر زەوین وای گەورەش بە ڕەحم و میهرەبان ئەبێ لەگەڵتان لە ئاسمانەکان. تکایە تۆی خوێندکار کاتێ بڕیارت داوە ئەم بەشە هەڵبژێری تەنها بیری لای بەدەستهێنانی بڕێک پارە نەبێ بەڵکو ڕۆحی ئاژەڵەکەت گرنگترین شت بێلاتەوە. وەکو دەزانن قۆناغی یەکەمێکە کە لە قۆناغە هەرە گرنگەکان و هەروەها بە بناغی خوێندندان دەدرێت لە بەشەکە هەوڵ بدەن هەر لە قۆناغ یەکەمەوە لە پاڵ خوێندنی وانە سەرەکیەکان هەوڵی باشترکردنی زمانی ئینگلیزی بدەن و هەروەها بەردەوام بە دوای زانیاریدا بگەڕێن لە بوارەکەدا بۆ ئەوەی بتوانن لە قۆناغەکانی داهاتوو سوود لەو زانیارانە وەربگرن و هەروەها باشتر لە بابەتەکان تێبگەن. ڕێگاکانی سەرکەوتن زۆرن ئەگەر لە ڕێگایك شکستێنە ڕێگاکی تر تاقیب بکەرەوە. سەرکەوتنت پێوەستە بە چالاکبوونی خۆت بۆیە چالاک بە و گلەیی مەکە. یەکێ لە تایبەتمەندیە جوانەکانی کۆلێژی پزیشکی ڤێتەنەری ئەوەیە کە تیایدا دکتۆرەکان و مامەڵێکی زۆر تایبەت و هاوڕێیانە دەکەن لەگەڵ خوێندکارەکانمانە کە بە شێوەیەکە هیچ جیاوازێک نابێنێ لە بینی خوێندکارەکانمان و مناڵەکانیان خوێندکارەکانمان و پشتگوراکانیان.